لامەوەی ڕابردوودا لە چەند پارێزگایەکی گەورەی عێراق وەکو بەسرە و زیقار و بەغدا ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن خۆپیشاندانیان کردووە هەروەها خانەنشینان لایەکی دیکەوە ئەوانەی کە دەرچوو بەشی فڕۆکەوانیشن وەدا نەمەزراون خۆپیشاندانیان کرۆ داوای ئەوە دەکەن کە دایان بمەزرێنن. من لەسەرم بابەتەوە هۆکارەکان قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز یوسف باسم نوێنەری دەرچوانی بەشی فڕۆکەوانی لە بەغداوە لەگەڵما. بەڕێز یوسف سپاس کە لەگەڵ کوردستان 24 باوەڕدەکاری بابەتەکە لە جەنابەت بپرسم ئەوانەی کە دەچن بۆ فڕۆکەوانی دەخوێنن لە دەرەوەی عێراق چەند ساڵ دەخوێنن تێچووی ئەم خوێندنە بۆ ئێوە چەند دەکەوێت؟ صوت واضح نعم اسمع. بالبداية السلام عليكم. لا دەستپێک دا سڵاوتان لێبێت بۆ زانیاریتان ئێمە ئەکادیمیای تایبەت بە فڕۆکەوانیمان لە عێراق نییە بۆیە ناچارین بچینە دەرەوەی عێراق وڵاتانی جیهان بە تێکراو بۆ بەدەستهێنانی مۆڵەت و بڕوانامەکانی فڕۆکەوانی گەڕاینەوەی عێراق. وڵات بۆ وڵات جیاوازی هەیە لە تێچوو لە بڕەکان بەڵام دەتوانین بڵێن ڕێژەی ناوڕاست کە $70,000 لەو چوارچێوەیە کاتێک ئێمە قسە دەکەین ئێمە لەسەر گیرفانی خۆمان خوێندومانە تێچۆکانمان گرتۆتە ئەستۆ کە دەبووە حکوومەت ئەوەی بکردایە ئامادەین بۆ کاری فڕۆکەوانی و ئامادەباشیمان تێدایە بۆ مۆڵەتی عێراقی لە کەرتی شارستانی و لە تێکرادا ئێمە باز لە 180 فڕۆکەوان دەکەین لە ماوەی 7 ساڵی ڕابردوو و 5 ساڵی ڕابردوو دەرچوون و لە ماوەی 79 ساڵی ڕابردوو هیچ جۆرە ڕێکارێکی وەها نییە بۆ دامەزراندنی فڕۆکەوان. لە ئەمە بێزگە لە بابەتی دیکەی پێیوەست بە هێڵک فڕۆکەوانیەکان و ئێستا دەبینین لەبەرەوەی کەرتەکە بۆتە کەرتی تایبەت ڕەنگە حکوومەت لێرەدا کێشەیەکی وهای نەبێت لە دامەزراندن بەڵام ئێمەش تایبەتمەندی خۆمان هەیە کە لە بەرچاو هۆکاری ئەوەی کە ئێوە دانامەزرێن چییە؟ حکوومەت چه بیانێکی هەیە بۆی کە دەرچوانی بەشی فڕۆکەوانی دانامەزرێنێت؟ ئایا پێویستی بە فڕۆکەوان نیە کەواتە بۆچی ڕێگەیان پێدەدا کە بخوێنن؟ ئێمە ساڵێک لەمەوبەر خۆپیشاندانمان ئەنجامدا چونکە دەنگمان نەگەیشت بۆ شوێنی خۆی لەلایەن حکوومەت و ئەو ڕێکارەمان گرتە ئەستۆ و گرتە بەر. ئەمە لەگەڵ ئۆستاز محەبس کۆبووینەوە لە فڕۆکەوانی عێراق و لەگەڵ بەڕێز شاعسوودانیش بۆ ساڵی 2024 بەسەرەوە بتوانرێت ئەمە لە بەرچاو بگیرێت بۆ ماوەی 1 ساڵ تەواوی لایەنەکانمان بەسەر کردوونەتەوە هیچ هەواڵێکمان بەدەست نەگەیشتو لەسەر بابەتی خۆمان بابەتەکە پشتگوێ خراوە. ئێمە لەگەڵ لایەنی دەریاوانی بە هەمان شێوە نووسراوەکانمان ماونەتەوە لە دەستپێکدا باس لەوە کراکە کاری لەسەر دەکرێت بەڵام دواتر باس لە گرێبەستیش کرا ئەمە بە گرێبەستیش ڕازی بووین بەڵام تا ئێستا هیچ دەرەنجامێکی نییە هیچ هەواڵێک نییە. هێڵە فڕۆکەوانیەکانیش ئەوان ئەو بابەتیان لەسەر زاری وەزارەتی گواستنەوە وەستاندووە هەرچەندە ئەوان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە گوایە هەموو شتێک تەواو بۆ ئایا دەکرێت سەرۆک وەزیران ئەو کار ئەنجامدا و لە بنچینەدا چۆن ئەو مۆڵەتە بەدەست هاتووە. باشە بوونی پلانێک بۆ ئەوەی کە پێداویستەکانی بەشی فڕۆکەوانی یالانیکەم بۆ کەڵکوەرگرتن لە ئەزمموی کەسانی خوێندکار لە بەشی فڕۆکەوانی لە دەرەوە کە گەڕاونەتەوە عێراق تا چەندە دەتوانێت هاوکار بێت بۆی کە بەشێک لەو بۆشاییە پڕ بکاتەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار لەم بارەوە قسەتان کردووە هیچ وەڵامێکتان تایبەت بە داواکاریەکانتان وەرگرتووەتەوە؟ بەڕاشکاوی ئەو پلانێکەوان هیان بووە ئێمە ئاماژ بە ئەوە دەکەین ئەو نووسراوەی کە لە ئێمە هەبووە و ڕەزامەندی هەبوو بۆ دامەزراندن. ئێستا هێڵەکانی فڕۆکەوانی بە ئاراستەیە کار دەکەن کە فڕۆکەوانی بیانی دەهێن عێراق. ئێمە وەکو ڕۆڵەی ئەم نیشتیمانە بێبەش بووین ئێمەش نامانەوێت بچینە دەرەوە ئێمە دەمانەوێت لێرە خزمەت بکەین. ئێمە دەرچووی ژمارەمان زۆرە ئێمە
ئامادەی خۆمان خستە ڕوو بۆیان کە لە چوارچێوەی بودجەدا ئەوە لە بەرچاو بگریرێت لە فڕۆکەی جاریکراویش تەنانەت ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکان بە بێم و چەش ئێمە ئەو کارە بکەین بۆ ئەوەی ئەزمون زیاد بکەین وەکو خزمەتێک بۆ دەوڵەت و حکوومەت ئێمە دەزانین کە ناکرد هەموو ئەوانەی کە دەردەچن دابمەزرێن بەڵام هەشن ئەوانەی کە دامەزراون لەگەڵ ئێمە لە کەرتەکانی دیکە ئێستا تەواوی شایستەکانیان بەدەستێناوە. باش ئاماژەت بە بوونی کەسانی بیانی کرد لەو بەشێکەوە ئەتانێت دابمەزرێن و ئەوان ئێستا لەوێ کار دەکەن کەرتی فڕۆکەوانی ئێستا بگشتی لە عێراق چۆن دەبینی ئایا و پێداویستیانی کە فڕۆکەوانی وڵاتێک پێویستێتی لەوێ هەیە بۆچی کەڵک لە ئەزمموی کەسانی ناوخۆوەک و ئێوە و هاوڕێکانتان کە دەرچوویەوە بەشن وەرناگیرێت؟ ئەو بابەتە پێویستە لە لایەنی گەلەوە بڕیار لێو بدرێت تەماشا بکرێت. ئێمە ئێستا دەبینین ئەوان بیانیەکان بەسەر ئێمەدا زاڵ دەکەن و جیاوازیمان لە نێوان دەکەن تەنیا لە عێراق ئەو بابەتە هەیە کە کەسانی بیانی هەموو شتێکی دەست دەکەوێت تەواوی کۆمپانیە تایبەتمەندەکانیش بیانیەکان دادەمەزرێنن پێویستە لێکۆڵینەوە و توێژینەوە لەسەر ئەو بابەتە بکرێت بۆچی بەو شێوەیە بیانیەکان زاڵ دەکرێت. باشە بەڕێز یوسف باسم نوێنەری دەرچوانی فڕۆکەوانی سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.